دیداری نێودەوڵەتی هەورامان ناسیە. باس لە شێوازەکانی پاراستنی کەلتور و فەرەنگی هەورامان دەکرێت. لەگەڵ ئەوەشدا لەلایەن شارەزایان و نووسەرانەوە توێژینەوە لە مێژووی هەوراماندا ئەنجام دەدرێت. ئێنە حەق فرە مەشروعی سادە و بەسیتە کە ئینسان بە زوانەکەوێش قسێ بکەرەوە بوانەوە جۆر و ئانەیە من خاستەر ئانەم زان و هەکە بازێ بابەتێ باسی کەراجە سەبارەت بە هەورامانی ڕەنگە زیایە باچی قۆناخێنە خۆن ئانە کە ئەهمیەتش بۆ فرەهمیەتش بۆ ئێتیمامدا بە زوانەکەیە پێینەی هەورامێکی من تاویاوە ئەلعان منینە نەجە خوڕماڵ و هەورامێکی قسەی کەرا زوانش ئاردەنە نەمەگەر هەروش ئەبزانە تێکەڵ جە سۆرانی تێکەڵ جە عەرەبی تێکەڵ جە حتا کەلیماتی ئینگلیزی ئانە کەویش ئەشێ بۆ زوانەکە وشە داخی گرانم ئیلایەنشا ئێحمال کردن. زانکۆی هەڵەبجە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سنا دیدارەکانی ساز کردووە. مامۆستایەکی زانکۆی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات دەیانەوێت بە ڕێگایەکی جیاواز توێژینەوە لەسەر شوناس و مێژووی هەورامان بکرێت و بۆ ئەوەش هەنگاوەکانیان دەست پێ کردووە. ئەمانەوێت ئەو نووسینانەی پێشتر لەسەر هەورامان و لەسەر ناوچەی هەورامان هەبووە زیاتر لە فۆرمێکی گشتیدا بووە ئێمە فۆرمێکی زانستی بکەین بەبەرە و بتوانین لە ڕێگای توێژینەوەی زانستیەوە ئەو کارانەی کە پەیوەستن بە هەورامان شوناسیەوە بهێنینە پێشەوە و دیراساتی نوێ و هەوڵ بین کە ئەم کارانەی کەیکەین تەنها لە لێکۆڵینەوەی سادە یاخود لێکۆڵینەوەی زانکۆناوخۆیەکان نەبێت بەڵکو لێکۆڵینەوەکان لێکۆڵینەوەیشی زانستی نێودەوڵەتی بن و ڕەهەندێکی جیهانی وەربگرێت. هەرچەندە ئەورامیەکان پێیان وایە ناوچەکان و شێوەزارەکان فرامۆش کراوە هەوڵی زۆریش دەدەن شێوەزارەکان بخرێتە پرۆگرامی خوێندنەوە لەگەڵ ئەوەشدا ئاوڕ لە مێژوو شوێنەوارەکانی ئەورامیەکان بدرێتەوە. ئەو کۆنفرانس و دیدارانش دەچێتە چوارچەوەی ئامادەکاریەکان بۆ گرنگی زیاتر بە هەورامان ناسیەوە. بڕیاری شامانگی 11 ساڵ دیدارەکە ببرێتە زانکۆی سنە و درێژە بە پانێڵەکانی کۆنفرانسەکە بدرێت. پاشانیش کار لەسەر توێژینەوە و ڕاستپاردە و یادداشتەکان بکرێت. سامر فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.